هردما تمايكك لهمبر هولاتيكي عراقي رابجيني رابوستيني هر محافظة كعراقي بيتن كنت بساري جيبك بجي آية تو جأستي خسمت كوزاريان لحكومة عراقي يعني حكومة محلي يعني أفشي أخوار رازيان دهمبر دا كومكا قليان هيا كومكا رخنيان هيا طيبت خلق نها خلقك هوشياره يشاف وكيريا صاني تنكو دهات الدولات چنده و حیوانه و سالانه دولت چند پاره دست دکویتن و چندش خرج دکن و چاوا خرج دکن بوچی خلقك جنشك و ایتر دبه همو تشتک دولمند دبیتن و خلقك جی ایتر کو بشاوی جداهات دولت ده هیا لی بهر دبی جبشاخو و همان دم دا بهر دبی جوان خدمت گزارین کو دستور عراقی ایتر فرض کریه جبهه کریه رسالان پیونددار کو خدمت حالاتین خواب بکم. جبوه که بچی پروژه العراقی نه جبهه کریان دما بریارن وان درد شنو خلاص نابن و تمام نابن که افجی یک جه آسنگن هنی مزرن عراقیه و تبیشه که دقل برئیس حسین عامل چالکوان لپاريزگاه الزقار يا عراق دكن برئيس حسين وارباش تو بخيراتي دست بك اخفنا خدا جي من اماجب فيكي كر مقوت دما تو مايكي يعني بسيارك جهولاتيك عراقي دكي نكتني للزقار لهر باريزگاه كاديا عراقي بيتن بحثا بروجي عم بكي يتر دنيا كا قليان تيبينيان هنا دبيجن كو حكومات نشأ وكابيوز خدمات عما بكتن پروژه خدمت گزاری دستپیکی نشاینه جبهه بکن پاره تیت خرج کردن کسفی پاره نابینیدن وان و برهنران نابینیدن هوکار چیه بوچی پروژه العراقی تمام نابن بریار درد چیتن فرمان درد کوید پاره بو تیت خرج کردن لی پروژه تمام نابن ناکم نت خدمت حولاتیان اگر تمامیش ببین بالنیوه چلی یعنی بخرابی تمام دکن سبب چیه نعم عموما ممكن نبدي في محافظة اگر باسی پارێزگای زیقار بکەین يعني كانت المدينة وەکو دەزانن زیقار یەکێک بوو لە وڵاتەکان یەکێک لەو شارانە بوو کە لە ساڵی 2019دا جستری زەیتونە دروستکرا دواتر چەندین پرۆژە دەستی پێکرا بەپێی بڕیاری حکوومەت بەڵام واتە دەتوانین بڵین خەڵک زۆر چاوەڕێشتی باشی دەکرد دوای ئەوەی کە ئەم پرۆژان دروست کرا بەڵام بەداخەوە دەبینین پرۆژەکان بە تەواوی جێبەجێ نەکرێت بە تەواوی لە ڕێیان بەڵێندەڕەنەکان و بە تەواوی جێبەجێ نەکرا بە تەواوی بەرەو پێش نەبرێت زیاتر لە 2500 پرۆژە هەیە لە زیقاردا بەهۆی خەرزنەکردنی پارە بۆ پرۆژەکان بەهۆی خەرزنەکەنی پارە بۆ بەڵێندەرەکان پرۆژەکان تەواو نەکرا ئەمە بێگومان نیشانی ئەوەیە لە عێراقدا پرۆژەکان تەواو ناکرێت ئەمە کاریگەری بەسەر هاوڵاتیان دەبێت کاریگەری بەسەر تەواوی وڵات دەبێت ئەمانە هەموو نیشانی ئەوەیە کە کەم و کوڕی هەیە لە خزمەت گوزاریەکاندا ئێستاش هاتوون دەڵێن دەنگمان پێدا خزمەت بە ئێوە دەکەم بەڵام بەداخەوە دەبینین هیچ شتێکی لەو زۆرە لە ئارادان کاک حوسێن عێراق ساڵانە خۆدانی بودجەیەکە زەبەلەحە ساڵانە لە پەرلەمانە عێراقی بودجەیەکی زەبەلەح بودجەیەکی مەسەن تێتە پەسەندکردن و بەشێکاوی بودجەی ji بۆ خەرجکردنا پرۆژەیانە تایبەت بۆ پارێزگەهانە پرۆژەیان بژن بودجەیە گەشەپێدانە پارێزگەهان هەیە بۆچی ji sala 2014 ve heta niha 1 dînar Iraqê wekû budce bu Herêma Kurdistanê nehenatiye kulgorî destûrî pîwîz ba hinarba lê xedir Herêma Kurdistanê hatiye kirin budce bû nevirêkîre ji 2014 heta niha Herêma Kurdistanê sedan proje temam kirîne projeyên îmlaq yên mezin ê xistîne xizmeta hewlatiyên Herêma Kurdistanê da بۆچی العێراقی پرۆژە ناهێنە تەمامکردن ساڵانە بودجە بۆ تێتە خەرجکردن نە جارێکی نە دوو جارە و نە سێ جارانژی یعنی حکومەت چاوە بەرسڤا گلەیên خەلکی بدەتن تێبینیên خەلکی بدەتن
خو او آخفتن خلق زیقار و پارێزگە هندیە. بەڵێ لە ڕاستیدا ئەمە پەیوەستە بە سیاسەتی داراییەوە، واتە ئیدارەدانی پارەدا سیاسەتی ئیدارەی پارە زۆر خراپە. وەکو دەزانن چەندین بودجەی گەورە بودجەی زۆر گەورە بۆ پرۆژەکان تەرخان دەکرێت، بەڵام کێشەکە لەوەیە چۆن خەرج بکرێت، ئەم پارێت چۆن خەرج بکرێت، پارەکان چۆن ئیدارە بکرێت. واتە کێشە هەیە لە ئیدارەدانی پارەدان. هەروەکو دەزانن چەندین پرۆژە هەیە کە تاو نەکراوە، چەندین کەسێ بێکارن، چەندین پرۆژە هەیە کە لە ڕێگای حیزبەکان و لە ڕێگای پارتەکانەوە کۆنتترۆل کراون، بەڵام تاو نەکراوە. واتە پارە هەیە بەڵام ئیدارەدانی نییە. دەتوانین ئەوە بڵین لە عێراقدا ناتوانرێت ئیدارە بکرێت، بەڵام دەبینین بە پێچانەوە لە هەرێمی کوردستاندا زۆر دۆخەکە باشە بە پێچەوانەی عێراقە. زۆر باشە. سەرک وەزیر مەسوود بازانی بەریا چەندێکی گوت ئەم ئامادەینە کە ئالیکاریە عێراقی بکەن ji bo vê çendê sûdê ji ezmûna me werbigirin bû pêşkeftina projeyên xizmetguzariyên destpêkî. Zanî Kak Hüseyin tu zanî niha li Herêma Kurdistanê yani seta heftê berew serê kehreb bûye kehreba 24 saetî. Yani li senterên hemû bajêrên Kurdistanê kehreba 24 saetî ye. Heta du mayîka 2026 hiç hevbeşek, malek, cihek li Herêma Kurdistanê namînîtin ku kehreba 24 saetî nebîtin. Kêşa kehrebê avê hatiye çareserkirin, hemî malekî 24 saetan av heye. Kêşa rêwpiran hatiye çareserkirin. Ev hemî bê budceyê Iraqê. Ku gelek caran parlamentarên Iraqê digot parê Besraya û Zîqar û Salaheddînê diçin li Herêma Kurdistanê projeyan pêçê dikin. Li 2014 heta niha yek dînar nehatiye xerec kirin. Yani hinkveke çalekvan vihê bi baş dizanin û hana hikûmetê li anên peywendîdarên Iraqê didin ku bên Sûdê ji Herêma Kurdistanê werbigirin bi pareyekê kêm projeyekê zor pêşkêş dikin. لە ڕاستیدا جیاوازیەکە زۆر گەورەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا. وەکو دەزانن کە بە تەواوی کار ناکرێت، بە تەواوی پلاندا نادرێت بۆ بەڕێوەبردنی پرۆژەکان. کێشە هەیە لە نێوان لە ڕێگای یاسای نەوتوگازەوە، هەروەها چەندی کێشەی دیکە لە نێواندیاندا هەیە کە نەتوانراوە چارەسەر بکرێت بۆ ئەوەی پەیوەندیەکان بەرەو باشتر بڕوات لەگەڵ هەموو ئامانەدا بۆ هەناردەکردنەوەی دووبارە نەوت و ئیدارەدانی نەوت. ئەمە بۆتە کێشەیەک لە نێوان هەردوو ولادا کاریگەری هەبوو بەسەر. لەلای شتێکە ئێمە پیرۆزبایی لە هەرێمی کوردستان دەکەین، پیرۆزبایی لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو پێشکەوتنانەی کە دەبینین، بۆ ئەو پرۆژانەی دەبینین. بەڕاستی ئێمە شانازی بۆ پرۆژان دەکەین، وەکو هاوڵاتیانی ناوەڕاست خواروی عێراق زۆر شانازیمە پرۆژانە دەکەین. ئێمە خوازیاری ئەوەین کە لای ئێمەش ئەم پرۆژانە هەبێت، لە لای ئێمەش ئەم پرۆژانە بکرێت. دووباری دەکەمە زۆر شانازی بم پرۆژانە دەکەین کە دەبینین ئیدارەدانی ئەو لە شارەکانمان زۆر خراپە کە بۆتە هۆیەوەی چەندین کەس کۆچ بکات. کێشەی ئەومان هەیە. 90% زۆنگاوەکانی عێراق کۆچیان کردەوە بەهۆی کێشە ئەوە. بۆیە ئەم بابەتانە هەموو پێویستە ئەگەر جیاوازی بکەین لە نێوان هەرێمی کوردستان و نێوان عێراقدا جیاوازیی زۆر گەورەدا هەیە. دەبینین جیاوازیەکان زۆر گەورەیە، خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان زۆر باشە، زۆر گەورەیە. بۆیە ئەمە دووباری دەکەمەوە شانازی پێ دەکەین کە زۆر سەرکەوتودن لە ئیدارەدانی ئاو لە ئیدارەدانی زۆر بابەتدا. ئەوجا کاک حوسێن پارتی دموکراتی کوردستان که حزب سرکی هم العراق هم هرم کوردستان پارتا سرک بارزانی اوورکه های با همه حالاتین هرم کوردستان عراق بشه هر کسی دنگ بده تا پارتی بکته حزب رقم یک ایتل هر نافچه که بن او ازمونا پیشکفتی لدهوکی لحولیره
لوان نافچانک و پارتی بالا دسته به دو دل دیوان ازمون و پیشکفتن و وجین و گوازیت نافچین وانجی اما اوورکا پارتی دموکراتی کردستان با همو هولاتین هرما کردستان عراقی هر کسی بخوازیتن که پیشکفتن هبیتن ریو پر هبن آوا 24 ساعتی هبیتن کارابا 24 ساعتی هبیتن یعنی جیانکا خوشگذران هبیتن بلا دنگ بده تا پارتی دموکراتی کردستان اتراف جورا پروژه خدمتگزاریان دف پارتی دموکراتی کردستان تشتکی آسانه گلک سپاس برئیس حسین عامل چالکوان زی قارت تگل مداوی